ئەو تاوانە مێژوویە کە تاوانێکی جینۆسایدکردنی مرۆڤەکانن دەبوایە دەسەڵاتی ئێستا و پێشتریش بە عێراقیشەوە لە هەڵەبجە خەمخۆرێکی گەورەیان بۆ ناوچەی هەڵەبجە بخواردایە و بیان توانایە هەموو پێشوەختەی شانزەی سێک دەستیان بهێنایە بە هەڵەبجە و یاخو لە بواری هەڵەبجە لەو تاوانەی هەڵەبجە کە ڕوویاوە ئەوان چارەسەری تەواویان بدۆزیاتەوە بۆ هەڵەبجە. نەئەکرا هەموو ساڵێ لەم ڕۆژە لەم کاتا کە نزیکە بینەوە وەکو هەمیشە باسییان کردو وەکو دەغیلێ وەکو دوکانێ نازانم وەکو چی بیپێون و کۆمەڵێ چالاکی تیا بکەن و دوای شانزەی سێ تەواو بۆ ساڵی ئایندەی هەڵبگرن. ئەمە بۆ خۆی تاوانە بەڵکو ئەخرێتە چوارچێوەیەکی تاوانێکی تر و گەورەتر لەو تاوانە گەورەی کە وەکو هەڵەبجە بە جینۆساید کردن بۆ 36 ساڵی تریش، یعنی واتە 36 ساڵە هەڵەبجە جینۆساید دەکرێت نەک یەکجار.